بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر ئێستای دۆزی کورد لەژێر ڕۆشنایی ئەو گۆڕانکاری و هەڵوێستا ئیقلیمیانەی کە لە بەرامبەر دۆزی کووردا هەن و پرسیار دەکەین. بەڕاست هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەڕەشەی داژیکران بووتەوە لەلایەن وڵاتانی دراوسێوە. لە ئێستادا هەرێمی کوردستان لە هەر کاتێک لاواسەر نییە تا بتوانێت ڕوبەڕووی ئەو پیلانجەڕیانە ببێتەوە کە وڵاتانی دراوسێ بۆ احتیواکردنی هەرێم دەگوترێت زیاتر خستویانەتە کار. کاتی ئەوە نەهاتووە ئەو هێزە کوردیانەی لە دشی پارتی وەکو دەگوترێت هاوکاری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دەکەن دەست بەرداری ئەو گەمە ترسناکەیان بن و لەوە ئاگدار بن کە ئاگری ئەو گەمەیە لەوانەیە ماڵەکانی خۆشیان بسووتێنێت. ئایا پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و بوونی ئەو هێزانە تەنیا بیانوێنێک نین تاوەکو وڵاتێکی وەکو تورکیا زیاتر و زیاتر بێتە ناوخاشی کوردستانەوە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە تورکیا هەر لە بنەڕەتدا دوژمنی هەر شتێکە کە بچێتەوە سەر کورد و دەگوترێت ئەگەر لەسەر هەسارەی مەریخیش بێت. کاتی ئەوە نەهاتووە ئەو هێزە کوردیانەشی کە لە ناوەخۆی هەرێمەوە بە جۆرەها شێوە هاوکاری وڵاتانی دراوسێن وەکو دەگوترێ لە دژی هێزە کوردەکانی تر واز لە و گەمە مەترسیدارە بهێنن چونکە دوجار با هۆزەکە ئەگەر هەڵی کرد هەمووان وەکو یەک هەڵدەتەچێنێت. کاتی ئەوە نەهاتووە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە وەکو چۆن لە شنگال بەرپرسیاران مامەڵەی کردو هێزەکانی خۆیان کشاندەوە لە هەمبەر قەندیلیش مامەڵەیەکی وەها بەرپرسیارانە بکەن. بڕیاری مانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا مانەی ئەوە نییە کە ئەوەی لە عەفرین ڕوویدا لە منبەج دووبارە نابێتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەمە هەریەک لە بەڕێزان کاگ زەردەشت جەلال چاودێری سیاسی، کاگ عینایەت نامێک کادیری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمانن. بەخێرهاتتان دەکەم. سوپاسان دەکەم زۆر. کاگ عینایەت با لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. قسە هەیە لەسەرەوەی کە موامەرەیەک هەبێ موامەرەیەکی ئیقلیمی و بە هاوکاری عێراقیش ئەم ئامەرەیە لە دوای ڕێفراندۆم دەگوترێت بە 16 ئۆکتۆبەر دەستی پێکرد کە تێیدا بەشێک لە خاچی هەرێمی کوردستان کەوتەوە ژێردەسەڵاتی بەغدا و حکوومەتی ناوەند بەمە دەستی پێکرد و بەداژیکردنی قەندیلیش لەلایەن هێزەکانی تورکیا و کۆتایی پێدێت. بەڕێز لەبارەی ئەم سیناریۆیە و ئەم پیلانجەڕیەکە قسەی لەبارەوە هەیە دەڵێ چی ینی پێ دوای ئەمە چزانم ئەسڵێکی هەبیان قسە وەهمی ئەوانەیە کە لە ڕۆژنامەکاندا شت دەنووسن. بەسەرتا سوپاسی بێپایانم بۆ جەنابەت کاک شۆش تەلەڤیزیۆنە بۆ ڕێزەکەتان و کاکە زەردەشت بە خێراتن یەکەم و ڕێز و خۆشەویستیم بۆ سەربازەوەنانی پشت کامێرە و هەموو کارمەندان و لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی یەکەیەکەی بەرگری گەلی کورد لە ماوەی 1000 ساڵ لە خەباتیانەدا ئەنوێنەوە هیوای باشبوونەوە بۆ بریندارانە خوازم و گەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێنەکانی خۆیان. لە ڕاستی وەرگرتنی کورد بە تەنیا و کوردستان بە تەنیا بۆ شێوەیە کەمێک پێم وایە پێچەوانەی واقعە. ینی ئێستا ئێمە هەمیشە ئەو شەیە بیستین کە دنیا بچووک بۆتەوە. دنیا بچووک بۆتەوە کۆمەڵەیەک لە دەستکەوتە بۆ مرۆڤایەتی بەڵام لە هەمان کاتا کۆمەڵەیە کێشش بۆ مرۆڤایەتی دروست دەکات. ئەوەی کە لە ناوچەکەیان ڕۆیە تەنیا ململانەی کورد نییە بە تەنیا لەگەڵ هێزە عێراقیەکان، هێزە تورکیەکان، هێزە فارسیەکان، سوزان هێزەکانی تر هەموو بەگشتی ئەوەی کە لەو دەڤەرە ڕۆیە کۆمەڵەیەک پەیوەندی شەڕی بەرژەوەندی خوازانەی ئاڵۆزە کە بە شەڕی ئابووری دەست پێیەکا لە نێوان زلهێزەکانە دەگوێزرێتەوە بۆ شەڕی مەزهەبی و ئاینی لە نێوان ئێران و تورکیا دەگوێزرێتەوە بۆ شەڕی نەتەوەی لە نێوان کورد و هەرێک لە داگیرکەرانە یاخود دیسانەوە شەڕی نەتەوەی لە نێوان تورک و عەرەبەکانە بۆ ئەوەی چێ خەلافەتی ئیسلامیەکە و چێ ڕێبەرایەتی ئیسلامیەکە لە مەنتیقەکەیە. لەبەرەوە لەو ململانێ سەخت و دژوارە کۆمەڵەیەک بەرژەوەندی هەیە، بەرژەوەندی کاتی هەیە وەکو ئەوەی کە تورکیا و ئێران کۆبنەوە لەسەر ئەوەی کە بتوانن قەزیەی کوردی لە ڕێگەوە دەربهێنن لە هەمان کاتا ئاسایش بۆ سووریا بگەڕێنەوە، لە هەمان کاتا ڕەنگەیەکێک لە خواستەکانی ئێران دەرکردنی تورکیایە لە سووریایە کە ئەمە وای کردووە ڕووسیاش دیسانەوە بێتە ناو معادلەکە و بێوێ ئەمریکا لە سووریا بەدەربنێ
لە هەمان کاتەوەکو عەرزم کردی کات هەموویان کۆمەڵی خواست و کۆمەڵە چاوەڕوانیان هەیە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە گەلی کورد گرنگە چی گرنگە بۆ ئێمەی گەلی کورد گرنگ بوو پێویست بوو شەرعیە دروست بکەین بەواتە ئێمە کە باس لە سیاست و ڕێخستنی ناوماڵی خۆمانەکەین بە قسەی ڕۆمانسیەت نابێت سیاست بریتی نییە لەوەی لە خەیاڵی بنات چی دروستە بێت واقع هەیە کاتێکە مانێ کۆمەڵگەیەکی مرۆڤایەتی بە ئیتیجایەک یان نەتەوەیەک ڕێ بخەین پێویستە سیستەم و یاسای بۆ دروست بکرێت هەر لەبەر ئەوەش بوو ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان زۆرمان هەوڵدا و زۆر لەگەڵ حزبەکان خەریک بووین کە پێش ئەوەی پەرلەمان هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکرێ هەڵبژاردن لە کوردستانە دروست بکرێت کە شەرعیەتێک بدەینە گەلی کورد و کوردستان بە بوونی حکوومەتێکی شەرعی کە بەداخەوە زۆربەی حزبەکان ڕەتیان کردەوە تۆ لە ئێستادا ئەم بێدەنجەی کە دەگوترێت بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە بە تایبەتی کە ئێستا وڵاتیش وەکو تورکیا دەگوترێت بە دەیان کیلۆمەتر هاتوۆتە ناو خاچی هەرێمی کوردستانە بوو ڕۆژانەش ئاسمان و چوزانم خاک و ئاوی ئێمەش بەردومان دەکا بێدەنجی ئەم حکوومەتە لە ئێستادا بۆ نەبوونی ئەم شەرعیەتە دەگەڕێنیەوە ئێمە چین ینی پرسیارەکە ئەوەیە ئایا کورد چییە لەکوێیە ئێمە نابێ بیرمان بچێ ئێمە حکوومەتی سربەخۆ نین و خاوەنی سنوورێکی پارێزراو نین و خاوەنی هەویەکی نێودەوڵەتی نین ئەوەی کە خاوەنەکانی خۆمان بپارێزین نەشتوانین سنوورەکانی خۆت پارێزی لە کۆمەڵەیە دەکرێت شت بکەین قوربانێک شتت عرض بکەم زۆر گرنگ اتفاقیەک لە ساڵی پێم وایە 82 لە نێوان ئێران و تورکیا و عێراق هەیە کە هەر یەکێکیان بۆ پاراستنی سنووری ئەمنی خۆی دەتوانێت 25 کیلۆمەتر بێتە ناو خاچی ئەویتریانەوە ئێمە هەتاوەکو ئەو چرکە ساتەی کە قسەی تیاکەین سەپێنراوە بەسەرمانە کە بەشێکین لە عێراق لەبەرەوە کە کاتێک کێشەی سنووری دروست دەبێ وەکو چۆن داوای مەتاڕەکانەکە وەکو چۆن داوای سنوورەکانەکە ئەوە دەبێت کێشەی حکوومەتی مەرکەزی لەبەر ئەوە کە کاتێک ئێمە بێنە ناو دەگوترێت بە هەر حاڵ ئەوەی کە لە چوارچەوەی ئەو پرۆتۆکۆل و ئەو ڕێکەوتنەی کە لە ڕابردوودا لە نێوان حکوومەتی تورکیا و لە ناو حکوومەتی عێراقدا هەبووە تەفاهممان هەبێ بۆ ئەو دەستوەردانانەی کە تورکیا هەیەتی بۆ هەرێمی کوردستان من تورکیا بە نمونە دێنم وەگەر ئێرانی شێتی بە هەمان هەیەتی بە تاکیدامی شێتی بەڵام دەگوترێت ئەوە ئاسایی نییە ئێمە ببین بە بەشێک لەو مخەتەت و پیلانژێڕیەی کە تورکیا یعنی لە ناوچەکەدا هەیەتی چۆن نابێ بە بەشێک لەوە پرسیارەوەی چۆن نابی بە بەشێک یعنی تو ئێستا سەربەخۆتە بێ بۆ ئەوەی بتوانین سنوورەکانی خۆت پارێزی تو ئەم عوزرەت قبوڵە مادەم ئێمە دەوڵەتمانی ئاساییە مەسەڵەن هێزێک پاڵ بداتە لای تورکیا هێزێک پاڵ بداتە لای ئێران ئەوە ئەفرم کەی بن واناڵێن ینی مادەم دەوڵەت وەکەوتۆ شتەکە ئەنجا ئەوە دەکرێت پرسیایەتی لەسەر بکرێ باسیتی لەسەر بکە ئادامانتە پاڵ تورکیا و ئێران ینی پرسیارەکانی جەنابەت دیاریکراون بۆی جوابەکان دیاریکراون باسمان لەوە نەکرد ئێستا هێز هەیە لەم هەرێمی کوردستانە متتەهەمە بەوەی کە ئێرانیە و هێزیشەیە متتەهەمە بەوەی کە تورکیە یعنی ئەو قسەکە وازەهە یعنی من پرسیارەکەنی وا هەیە ئەنجا ئەگەر هاوکاریم بکا کاکە زەردەشت دەمێت لەسەر ئەو پرسیار ئێمە بەشێک نین وەکو پارتی دیموکراتی کوردستان لە هیچ هێزێکی نە هەرێمایەتی نەجیهانی ئێمە کوردین هەر بۆیە ڕیفراندۆمان کرد و بەڕێوە برد و وەسیقێکی مێژووی گەورەمان دەزیت بەفعلی ینی دۆخەکە وێنەکە ئاوە هەیە دۆخەکە ئێستا بە ڕاستی دۆخێکی ئاڵۆزە دۆخێکە ئێستا سیاسەتێکی نێودەوڵەتی بەرژەوەندیی نێودەوڵەتی لێرە شەڕیان لەسەر خاچی کوردستان کە کوردستان یعنی با تعریفێکی جوان کە ناوجەرگی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یعنی هەموو هێزە ئەقلیمی و نێودەوڵەتیەکان هێزە گەورە جیهانیەکان ئەمڕۆ ململانیان لەسەر دەست بەسەراگرنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی شتێک ئەگە سیرکەن کورد پێگەی چیە لەن ئەم ململانیانە ئەبێ ئێمە لەوا خۆمان بدۆزینەوە یعنی ئێستا هەزاکی ئێمە پێگە لاوازەکەین هەرە لاوازەکەین ئێمە پێگە لاوازەکەین بەڵام عامل ئەساسیەکە خۆمانین بۆ ئەو لاوازیە بۆ نمونە ئێستا شتێک ئەگەر لەسەر تحلیلاتی بکەین لەسەر سەدەی 21 سەدەی 20م و ئێستا ئێمە لە هەزاری سێماژین کۆمەڵی معادلات گۆڕانکاری بەسەرهاتوە ئێمە وەک 100 ساڵ 200 ساڵ پێش ئێستا سەیری سیاست بکەین هەر ملتدا نەواندن بێ هات تەسلیمکاری بێ هەم چۆن بڵێ هاوکاری بێ لەگەڵ دوژمنەکانی کوردستانە ئەگەر ئەو کاتە بڵێن تەنها دوو ئیمپراتۆری گەورە حکمی ناوچەکانە کرد بەڵام ئێستا دەوڵەتی گەورەتر هەیە یەکێتی ئەوروپا هەیە ئەمریکا هەیە رووسیا هەیە هاتون ناو معادەکە ململانەکان ئاڵۆسترا لە پاڵ ئەمەشدا ئێران و تورکیاشن کە هێزی ناوچەکان هەیە ئەگەر کوردێکی یەکگرتوو بێ
کوردێک بە یەکێتیی نەتەوەی بەهێزی هەبێ ئەتوانێت لەناو ئەم عەدالەتانە خۆی بدۆزێتەوە. یعنی بۆ نمونە ئێرە کوردوانە بووە پێش ناچێت لە ئایندێش نزیژی لە ئەمە ببینین خۆی ئەزانی چۆنە کاک شۆڕژ ئێستا هەنێشت هەیە ئینسانە بێ باش ڕساویکە بۆ نمونە ئێستا هاتنی تووشە 27 کیلۆمەتر هاتوون ناو خاکی هەرێمی کوردستان ئەمڕۆ بێدەنگی حیزبە کوردستانیەکان یعنی بێدەنگی حکوومەتی هێرم ئەو پەڕی شەرمەزاریە ئەو پەڕی عیبەیە بۆ کورد پاساوی هەیە یعنی با شتێ بە تۆ بڵێم ئێستا هاتنی تورکیا بۆ هەرێمی کوردستان هەنگاو هەڵێنان بێتە کە ئێستا پرۆپاگەندەیەکە ئاها شوێنێ تیرۆر هەبێ ئێمە ئاچینەوە جێگە هاتنی ئەو بە باشووری کوردستان لەگەڵ هاتنی ئەو بۆ ئەفرین جیاوازی هەیە. یعنی ئێستا کوردستان باشووری کوردستان لە بن هێڵی پارانێڵی 36 هەیە کە ئەمریکا بە پرسیارە و ئێمە لە ڕووی دەستوری و ئێمە بەشکی لە عێراق ئەگەر ئەم حیزبە سیاسیانە ئەگەر ڕاست دەکەن ئەگەر هەڵوێستێکی مەردانیان هەیە با ئەمڕۆ ئەگەر عێراق با عێراق بێتە سەرخەت بۆچی سەرۆری ئەو وڵاتت پێشێ لەگرێ ئەگەر ئەمریکایە با کۆدەنجێکی نەتەوەیی هەبێ بەرەوڕووی ئەمریکا بۆ ڕێگە تیاری تووشی دێتە ژاراوە قەسفەکە کاش خۆم ئەگەر تیاری تووچی دێتە چیای دێتە بەتیقەی زاب دێتە ئاواشین دێتە هەفتانین ئەمانە قەیناکە بڵێن خەڵکی تیانە دیتر پاسە بەڵامانە بۆ هەمووی هەیە هەمووی ئەم پاساوانە هەموو پاساوی یاسایی بەو ئەتیبارەی کە ڕێکەوتنێکەیە لە نێوان حکوومەتی عراقی و تورکی بەوەی کە هێزە تورکیەکان هەتا هێزە عراقیەکانیش بووان هێنە بۆ ڕاوەدونانی ئەوانەی ئەوان بە تیرۆریستیان دەزانن بستە ناوخاکی یەکتر ئەو یەک کورد بۆ خۆی عامل وهروەها تەفەهومێکی نێودەوڵەتی يعني بۆ زوڵانە هەیە يعني ئێمە بینیمان لە عەفرینەوە لێرەوە کە تورکیا هاتووە کۆمەڵی نێودەوڵەتی بێدەنگە عێراق بۆ خۆی بێدەنگە و هەروەها هێز هەیە لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە نەک هێزێک چەند هێزێک هەیە ئەمانیش هەر بێدەنگن ئێمە کێشەکەمان کێشەی لێرە یەکنەبوونی نەتەوەییە یعنی پێویستە کورد بە زووترین کات دەرمانی حاڵی خۆی بکە کۆنگرەی نەتەوەی کوردستان دروست بکاتەوە بەهێزی بکە و هەوڵ بە یەک استراتیجی هەبێ خطابێکی هاوبەشیان هەبێ حتا ئەگەر ئیمکان هەبێ هێزێکی عسکەری هاوبەش هەبێ هی کورد کاک شۆڕژ ئەمڕۆ کێشەی عەفرین و کێشەی کەرکووک یەک کێشەیە یعنی ئەم بینیمان دەوڵەتە ئەقلیمیەکان و تێکەڵاوکردنی ئەم دوو مەلەفە یعنی خزمەت ناکە بە دۆزی کورد لە هەرێمی کوردستان باش شتێک بە تۆ بڵێ یعنی بەستنەوەی قەزەی کورد بە قەزەی خۆراوا بە تایبەتی بەستنەوەی بە پەکەکە چونکە بمانەوە نەمانەوە قەزەی کورد لە خۆراوا پەکەکە نوێنەراتی دەکات زەرەر لێ مەسەلە پەکەکە نییە مەسەلە کووردە ئەمڕۆ ئەگە کورد قبول کرێ قبولەکرێ کورد ڕەت کرێتەوە ئەنواع بیانووی بۆ کێشەی کورد هەموو یەک پاکیز نییە کاک جەلال بام شتێکی هاوبەشت بۆ باسکەم کەرکووک کاتێکە هەموو هێزەکان هاتن هێزی ئەقلیمی و نێودەوڵەتی هەمووی گوێی خۆیان لێخەوان هەموو کۆمپلێکی گەورەیان کرد پلانێکی هاوبەشیان کرد بۆ مەسەلەی کەرکووک لە عەفرینشا بە هەمان شێوە گوێ خەواندنێک پلانێکی هاوبەش بوو لەسەر مەسەلەی عەفرین معنای ئەوەیە کورد ئەگەر هێزێکی نێودەوڵەتی ئەقلیمی هەمووی کۆدەنگ بن لەسەر مەسەلەی کورد پێویستە کورد بەرامبەر ئەوە یەکێتی نێوتەوەی بە زووترین کات ئاوا بکە یعنی تەنها چارەسەرێک بۆ کورد یەکبوونی پایەکانی یەکبوونی نەتەوەییە یعنی دروستبوونی خطبەیەکی هاوبەشە دانانی استراتیجیەکی هاوبەشە حتا ئەگەر ئیمکان هەبوو دروستکردنی هێزێکی هاوبەشە یعنی ئەگەر ئێمە ئەوانە نەکەین باوەڕکە ئێمە ئەو کاتە سبینە تووشیا دێت ناو ڕانیش قەسفەکە سلێمانیش قەسفەکەڵێەوە بارگای تیرۆرە ئەوەی سلێمانیت کرد لە نوێترین هەڵوێست کەوا دەزانم بۆ یەکەمی جارێک بێ ینی بەم شێوەیە ینی تورکیا لەسەر ئاسی ڕسمی هەڵوێست بنوێنێ قسەکردنی تورکیا بوو لەسەر ئیتیهامکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەوەی کە هاوکاری پارتی کرێکارانی کوردستان دەکات و بینیشمان دوای ئەم لێدوانە ڕسمیە کۆمەڵ ئیجراعات لە هەمبەر سلێمانی ژیرایە بەر پێ وایە ئەمەمانەی ئەوە بێت لە مەنزوری تورکەکان مەنزوری ڕسمیان ئێستا سلێمانی ناوچەیەکی معادیبی بۆ تورکیا دەوڵەتێکی گەورەیە تورکیا 500 ساڵە میراسێکی هەیە لە سەرکوردکردنی میلەتانەوە بە تایبەتی میلەتی کورد نەتەوەی کورد تا ئێستا بەدەیەها سەرهەڵدان و شۆڕشی کوردی لەناو بردووە یعنی میراسێکی باشی هەیە چۆن شۆڕشەکان سەرکورد بکات چۆن خەڵک بکوژێ چۆن تەفرەقەت سیاسەتی پەتکە و زاڵبە جێبەجێکە لە ناوچەکە من پێم وایە ئەمە بەشێکە لە پیلانی تورکیا بۆ ئەوەی کە هێزە کوردیەکان لە ناو تێک بشکێن خۆیان تێک بشکێن ئەمە تەجروبەیە کۆمەڵ هێزی تێکراونین تێکشکاون تورکیا ئەمە لە ئاسی حیزبیەوە شۆڕ کاتەوە بۆن ئاسی جەماوەری یعنی بۆ نمونە ڕێگە ئەدا تیاری تووشی بێتە هەولێر ڕێگە نادا بێتە سلێمانی یعنی ئەمانە ئەگەر ئێمە باش بە مێژووی تورکیا ببینین هێزێک هەیە لێرە ڕێگە بە هێزێک دەدا کە تورکیا بە تیرۆریستی دەزانێت لە نێوان دوو قەوەز
خاکەکەی چوزانم ینی کۆمەڵشتی تر بەکاربێنێت لە تیژی تورکیا ینی ئەمە پاسەو نییە بە بەشی ئەوە ناکە کە تورکیا کۆمەڵە مافی ئاسایی خۆی بەکاربێنێت کە یاسای نێودەوڵەتی زامنی کردووە بۆ بەرگرتنی لە خۆی تورکەکان دەڵێن ئەگەر ئەمریکیەکان ئەم هەموو ئۆقیانوس و وڵاتانە ببڕن بێن شەڕی تیرۆر بکەن لێرە بۆ ئەمان لێرە بۆیان نەبیانی شەڕی تیرۆر بکەن لە دژێوانی کە بە تیرۆریستیان دەزانن و ئاسایشینەتەوەی ئەم تورکیا دەخەنە بەرهەڕەشەوە مەترسیەوە ئەمە پاساوی ئەوانە قسەی ئەوانە هەڵبەت من پێم وایە مەسەلە تیرۆر نییە مەسەلە دروستبوونی هەرکیانێکی کوردیە یعنی تورکیا ئەوە شتێکی حاشا هەڵەنگرا هەموو کەسێک دەزانێت ستاتوێکی کوردی دروست بێ سیاسی کوردی دروست بێ وەخۆ دوتر ئەگەر لەسەر مەریخش بێ ئەو هەوڵاتێکی بدا یعنی ئێستا چەندین جار ئەردۆغان ئەحمەد داوودۆغڵو بە ئاشکرا لە ڕاگەیانەکان خۆیان ئەڵێن ئێمە هەڵەیەکی گەورەمان کرد لە باکووری عێراق ئەو هیچ کاتی ناژێ هەرێمی کوردستان باکووری عێراق ڕێگەماندا دەسەڵاتێکی سیاسی لەوێ دروست بێ ئێمە ئەوە ناڵێ ڕۆژئاوای کوردستان ئەوە دروست بێ یعنی هەمیشە ئەوان بە چاوی ئەوە سەیری ئەوە ناکەن ئەمە پەکەکەیە ئەوە پارتی ئەوە یەکێتیە کورد نەبێتە دەسەڵات چی بکە ئەو بۆ ئەوی چه ئامادەکاریەکە بۆ ئەوی کورد سەرکوت بکە کورد نەگەێتە ئەوەی کە دەسەڵاتی سیاسی هەنگاوی ڕابردووی تورکەکان لە بەرامبەر هەرێمی کوردستان کە دەگوتری هەنگاوی ئیجابی بوون بە نمونە مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان وەکو لانی کەم ئیدارەیەشی ڕسمی سەر تا ئەندازەیەک سەربەخۆ هەڵکردنی ئاڵای هەرێمی کوردستان پێشوازیکردنی ڕسمی لە سروشی ئەو کاتی هەرێمی کوردستان چوزانم مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی هەرێم ئەمانە هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی کە تورکەکان وەکو یەک پاکێزی دوژمنکارانە مامەڵە لەگەڵ قەزەی کورد ناکەن ینی هەموو کورد ناخەن ناو یەک سەبەتەوە من شتێک بە تۆ بڵم کاکشوەر یەکەم قەراری پەرلەمانی کوردستان کە دەرچوو ساڵی 92 چی بوو شەڕکردن بوو لە دژی پەکەکە بۆچی تا ئێستا تورکیا کە مێژوویە لە سەرکوتکردنی هەموو شۆڕشەکانی کورد و گەلانی ناوچەکە بە درێژایی 200 ساڵ پێش ئێستەوە بۆچی ڕێگەیدا ئەم ماوەیە دوور و درێژە حکوومەتی هەرێم بێت ئەم کیانە دروست بێ ئەم شتە دروست بێ لێرە ئەم شتە دەسەڵاتی سیاسی دروست بێ بۆچی تورکیا ڕێگەی بەمەدا یعنی تۆ سەریکە بۆچی یەکەم قەراری هەرێم پەرلەمانی هەرێمی کوردستان لێدانی پەکەکەم یعنی ئەمڕۆ تورکیا ئەوێ لەسەر کۆمەڵە تەوەرە ئیش بکات لەوانەیە ئێمە یەکەم هێز لێرە ئەمریکا ئەو کاتە هات لە بەرامبەری پەرلەمان وەسایەوە پەکەکە بوو یەکەم هێڵ کە دروست کرا هێڵی 36 بۆ پاراستنی هەرێمی کوردستان و کاتە فەڕەنسا داینە وەک ئێستا چۆن هاتوتە من دەچ تورکیا ئەگەر ڕاستەخۆ نەیتوانایە بێتە ناو چەند جاریش حچە پەیماننامەیەک هەبووە لە بینی ئەو حکوومەتی عێراقا بۆ 10 کیلۆمتر 15 کیلۆمتر بێتە ناو باکووری عێراق خۆی ناڵێ هەرێمی کوردستان ئەگەر ئەو کاتە تورکیا نەیتوانی بێت لەبەر کۆمەڵگای نێودەوڵەتی لەبەر ئەمریکا و فەڕەنساوان بێت مەجبور شێوازی کە بەکاربێنێت شێوازەکە چییە؟ چۆن هێزە کوردەکان پەرتکە و زاڵکە بکە چۆن هێزە کوردەکان تیار بکە چۆن هەر بە کۆمەڵ ئیمتیازی بەسیت هێزی کوردی قەناعەت بکە بۆی شەڕی براکان دروست بێت زۆر باشە کاک عینات گەڕافو بکەی ئەنێک تێبینی لەسەر بۆ چوونەکانی کاکە زەردەشت یەکەمی نێودارم کاکە زەردەشت لە بارگای پەکەکەدا نەنیشت و بە ئارەزووی قسە بکات شەرمەزارە دەزانم ینی قسەی بازار جیایە و قسەی ڕاگەاندن جیایە ئێمە هاتین لێرە فەرحێکی سیاسی بۆ هاوڵاتیانمان بۆ چوونێک بەو هیوایم کوردەکان هەموو لە یەک نزیک داوام لێ نەکردو بەڵام من ناڵێم پەکەکە جاشن چونکە وشەیەکی نەشیاوە بۆیە وشە بەکارهێنان لەبەرەوە هیوادارم کاکە زەردەشت ئەگەر پەکەکەی وەکو پەکەکە خۆی بناسانایە چکە ئێمە زۆر گرنگە مهمترین نقطە دیسانەوە عەرزم کردی ڕازگۆیی ئینسانەکانە لە خۆناساندنیانە کە من بێم بۆ ئێرە چاودێری سیاسی بووم بەڵام پارتی بم ئێستا تووشی مفاجئەی کردم چونکە وەم دەزانی چێتیە خاڵی دووهەمسمیە لەسەر ناو شەڕەکەن ئەوەندە گرنگە زۆر گرنگە چونکە ئەگەر شتەکان نەوەکو خۆیان نەناسین ناتوانین تەعاملیان لەگەڵا بکەیت من کاکە زەردەشت بێچێتی بەرزانی کە ئێستا سەیرەکەم بۆ چوونەکانی زیاتر لەگەڵ پەکەکە زیاتر تێکەڵاوە ئەفم بکەی هەر ئەوەندە ڕێگەم بە تێبینیە بچکۆلانەکان لە خزمەت بە لەحەزێک دواتر یاد ئەشتی کە کاغەزەکە دەمێ وەکو جاری پێشوو عەرزم کردن یعنی ئێمە دوو خەیاڵمانەیە خەیاڵی یەکەمیان ئەوەیە کە لە مێشتی خۆمانایە خەیاڵێکی شاعیرانەی خەونبینین ئێمە وەکو ئەوەی کە عێراق تێک بشکێنین تورکیا بڕوخێنین ئەمریکا زۆر ئازار قوربان ڕێگەم بەمام قسەکەم تەواو بکەم جۆجات ئێمە بازانی چەند پیاوێکی مەزن و گەورەیە کۆنگرەی نەتەوەی دروست نابێ ئەوەی کە پێویستە گەلی کورد
یەک بخە تەنیا دوو ڕێگەمان لە بەردەما ئامانجێک کە بریتە لە ئامانجێکی گشتی ئێمە کار لەسەرمان وەکو گەلی کورد بۆ چەسانەوەی گەلی کورد دەکرێت بەوا تا چەسانەوەیکی نەتەوەیمان لەسرە بۆیە پێویستە ئەمەتان تاقی کردو لە ڕیفراندۆم بازەکەشی دیارە بەسەر بازی ڕیفراندۆم بازەکەشی دیار قوربان زۆر سەربەزین بە ڕیفراندۆم وەسیقەیەکی گرنگی تاریخی لە پەنجای کوردستان کە لە دەستماندا بۆ سەربەرز قوربان ئێمە داوای ئەومان نەکرد کەس خیانەت بکە یعنی نەمانوت مەڵای خەتێ دووبارە بێتەوە نەمانوێت یەزدان شێر دووبارە بێتەوە ڕێگەم بیبام قسەکان تەواو بکەم بەم بەخشە بە کۆنگرەی نەتەوەی کوردێک نابێت یەک بە یاسا یەکە بێت کەواتە هەڵبژاردن دروستکردنی حکوومەتی شەرعی کە ئەمە پەکەکە مافی نییە لە باشوور نەتەدەخل بکانە بەشداری بکە ڕەنگە بتوانێت حیزب سێبەرەکان تۆش لێستا دوژمنایەتی خود بۆ پەکەی ئەعلان نەخێنا ئایا پەکەکە مافی هەیە بێت لە باشوور بەشداری انتخابات بکە نێتی چونکە من بەڕێ دەکات دەست تورکیا تورکیاوە شەڕما بکە ئێمە نەبرێت قسەکانت ینی هەز دەکەم ینی بۆ ناوێن تووشی مفاجئە بووم کاکەم پێم وا بوو یەکێتیە ئین دەرچوو خاڵی دووەم قسەکردن لەسەر پەکەکە کە ئەمێ پەکەکە وەکو خۆی بناسیێنم لە ئەسڵا ئێستا من لەگەڵ لەسەر پەکەکە سەرسام نازانم چیانەوێت دەوڵەتی سەر بەخۆیانەوێت کوردستانیانەوێت دیموکراتیەتیانە خۆی ئەمە زۆر مشکلەیە چونکە پەکەکە دیسانەوە گەڕێنەوە بۆ ڕاستگۆین مادەم تۆ پەکەکە ناناسی چێوێ کەواتە پەکەکە بریتێ لە چی دووهەم پرسیارم بۆ پەکەکە ئەوە بێ پەکەکە لە سنوورەکانی ئێران و لە تێکەڵاویان لەگەڵ ئێران و تەعاملکردن بۆ نمونە لە منتیقەی شرێ لەگەڵ پاسدار و ئەمە چییە؟ ئەمە تۆمەتە نخێنە منتیقەی شرێ بەڵام لە پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 1992 کە بەردەوام ئەوەی کە ئێساپەکەی بە تۆمەتبار دەکەی لە خزمەتتان دەشتێ منتیقەی شرێر منتیقیاوە لە منتیق ینی لەگەڵ ئێرانەکان زۆر عادی تەعاملەکەن و من زمانت ئێمە ئەگەر مقڕێکی حیزبی دیموکراتی بەدبەخت بە 6 کەسەوە لە پێنجێن بێ لە شرێر بێ ئێران هەر وێرانیەکە مامەڵەتان کردو لەگەڵ تووشیا ئێمە لەگەڵ هەموو دنیا بە شێوەیەکی یاسایی لەسەر ئەساسی بەرژەوەندی نەتەوەیمان تەعاملەکەن لە وزانە سەری خۆتانەوە ئەم قسەی ڕەنگە پەکەش بکە قوربان ئەوەی کە ئێمە باسی لەکەین شەرعیەتی گەلی کوردە چونکە ئێمە هەڵبژاردن نوێنەرایەتی گەلی کورد دەکەین لەبەرەوە من ئەتوانم وەکو پارتیەک بە ناوی شەرعیەتی گەلی کوردەوە قسە بکەم بەڵام بم بوورە جەنابەت ناتوانی بە ناو شەرعیەتی داوە بە پارتی دیموکراتی کوردستان هێزی تورکی بێنێ بۆ شەڕی ناوەخۆ وەکو سال 1990 بینیمان لە دژی یەکێتی لەکوێ هێناوێت لە ساڵی 1990 لە گەردەلوولی دووەم گەردەلوولی تۆڵەی یەکێتی نیشتیمانی عفوم بکەیت لە ئاسمان هەتا لە وشکانیش بۆ یەکەمین جار سوپای تورکی ڕاستەوخۆ هات یارمەتی پارتی دیموکراتی کوردستان ناتۆیە سوپای تورکی نییە ئێمە لە 1990 من بۆ خۆم لەوێ بووم و بەشدار بووم لەو شەڕە لە کاتێکا کە ئێران و پەکەکە و یەکێتی هجوومێکی سێقۆڵیان کرد بۆ سەرپارتی و بۆ داگیرکردنی منتیقەکانی ژێر دەسەڵاتی پارتی ئەوە سوپای ناتۆ بوو کە هاتەنەوە و سنووری بۆ ئێرانیەکان دانا و نایانهێشت ئێرانیەکان پێشڕەوی زیاتر زۆر ساکن بە پرسیارێک زۆر چاکە ئەگەر لە منزوری ڕسمی تورکەکان سلێمانی ئێستا بیئەیەک بێ ناوچەیەک بێ معادی بە تورکیا ئەمەوان مانای ئەوەیە کە ترسمان لەوە هەبێت کە تورکەکان بیر لەوە بکەنەوە کە پەلاماری سلێمانی بدەن من ناتوانم لە شوێنی تورکەکان قسە بکەم بەڵام ئەمە بۆکو ئەگەر باقسەی تورکەکان هێزێکی شۆڤێنی تورکی داگیرکەری کوردستانن دەبەر ئەوە بە تاکید لە هەر شوێنێکەوە بۆیان بکرێ پەلاماری کوردستانیان لە هەر شوێنێکەوە بۆیان بکرێت لە هەموو قەزەی کوردیەن من مەخرە هەڵوێستێکەوە کە بەرگری لە تورکەکان بکەم وەکو چۆن ڕژێمی عێراقی داگیرکەرە بینم بە خراپتر ڕژێمی داگیرکەری تورکیە بینم بە خراپتر ڕژێمی داگیرکەری ئێرانیە بینم لەبەر ئەوە متەئەکیدم ئەو سێ سیستەمە سیاسیە سێ سیستەمی داگیرکەری ستەمکاری خوێنڕێژن و دەیانەوە قەزەی کوردی لە ڕێگەوە لە بێنن لەبەرەوە ببێ شک هەستێکیان وەکو یەکە بێت زۆر باشە پرسیارکەمیان قسەتی لەسەر قسەکانی بەڕێز وەڵاهی من حەزەکەم جوابی کاکنایەت دەمەوە لە پرسیارێکە ڕاستە منیشێتیم بەڵام من وەکو کەسێکی نەتەوەی قساکەم من کە هاتووم حیزبەکەم ئەوەی فێر کردوم تا حدێک کە ڕقمی هەموو کەم و کوڕێکانی فێری ئەوەی کردوم کە بزانم چۆن هەڵوێستەکان دیاریکەم ئێمە من کە هاتوومەتە ئێرە ئەم سەحنا هاتووم لەسەر لە دەرەوەی بڵێن لەوانەیە لە من شارچەوەی حیزبەکەم ڕێخستنی ئایدۆلۆژیەت و بڵێن ستراتیژی حیزبەکەم هەنەشت پێ بەڵام کە هاتمە ئێرە وەکو شرۆڤەکارێکی سیاسی و کەسێکی نەتەوەی ئەوێ دەستەمە سەر برینەکان برینەکان زۆر قۆڵە
من ئەگە ئێمە بە چاوی بەرژەوەندی حیزبی سەیریشتەکان بکەین قەت ناگەینە ئاماج من پێم وایە یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئێمەی وەکو خەڵکی کوردستان وەکو کورد ئەوەیە کە ئێمە هەمیشە تەرەفداری حیزبێکین تەرەفداری ئایدیایەکین تەرەفداری ئیمارەتێک بووین ئەمە حەت لە ئیمارەتەکانە دروست بووەوە تا ئێستا ینی من پێم ناخۆشە ئێستا مامۆستا عنایەت کە مامۆستای زانکۆیە پێم وایە ینی بەو شێوەیە قسەکە ئەگە شرۆڤەکاری سیاسیە ینی ئێمە لە ناو بەلەمێکین کورد وەک ئەوایە لە ناو بەلەمێکا بن ئەگە ئەم بەلەمە غەرق بێت کونی تێبێ هەمووی لە تیاچیە ینی با ئێمە چارەسەری بینەکان بدۆزینەوە من نەک دیفاع لەو حیزبە بکەم و لەو حیزبە بکەم ینی من ئەڵێم پەکەکە کە ئەوەی کردووە ینی پەکەکە ڕخنە هەبێت لەسەر بۆ ئەوە کاتی ئەوە نەهاتوو ئازایانە پەنجەدانین لەسەر هەندێک بنمونە ئێمە من یەک حەزەکەم شتێکی کەت پێڵێم کاک شوەرش ئێمە 27 ساڵە ئەمە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان هەیە 27 ساڵە ئەبێ ئێمە دەستخینە کۆمەڵە شتی استراتیجی مەسەلەی ئەم دەسەڵاتە تا چەند لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتی و ئێمە بەرەو پێچوین لە ڕووی ئابووری و چەند بەرەو پێشوین لە ڕووی خزمەتگوزاری چەند بەرەو پێشچوین کاکە ئەوە تا ئێمە دەوڵەتی داگیر کرد دێت حکوومەتی عێراقی لە ناتوانێت بێتە شەنگار ئەوە تا تیاری تووشی دێتە سەر ژاراوە خەڵکی مەدەنی ئەکوژێ ڕز و باقی خەڵکە سووتێنێ بۆ کۆتایی هێنان بەوە بۆ کۆتایی هێنان بەوە وەکو گوتم قەرارێکە بێت قەرارەکە بە تایبەتی دەبێت لە دەگوتر لە پەکەکەەوە دەست پێ بکات چۆن لە شنگال بەرپرسیارانە مامەڵی کرد خەڵکی شنگالی ڕوبەڕووی چوزانم جینۆساید و کێشەی زۆر نەکردەوە لەگەڵ تورکیا کاتێککە تورکیا هەڕەشەی هاتنی کرد بوو ئەوێ دەگوترێ با لە قەندیل ژوها مامەڵە بکات لە هەرێمی کوردستان لە شوێنەکانی تریش ئەم قسەیە هەیە ینی کاکە با ئێمە هەندێک بۆچی قەندیل چۆن لەکە کاکە بۆ ئێمە لە ڕواگەێتەوە قسە بۆ قەندیل چۆن لەکە قەندیل شوێنێکی استراتیژیە لە بینی هەموو کوردستانایە ناوەڕاستی هەرسێ پارچەیە درێژە بێتەوە قەندیل هەتا ئەگەێتەوە نزیکی سەر حدودی چیاکانی زاگرست تۆ بڵێ قەندیل ئەو شاخی ئەوێ نییە بەتاکید قەندیل ئەو شوێنانی کە ئەوانی تایە کەمترین جێگەی خەڵکی ئاوەدانی تایە لەبەر پەکە ڕۆیشتن آخر خەڵکی زۆر باش شتێک بە تۆ بڵێم چەند جار سەردانی ئەو شوێنانم کردووە ئەگەر پەکەکە لەوێ دەرچێ با ئێمە وەکو مەسئولیاتی نێتەوەی قسە بکەین ئەگەر پەکەکە دەرچووە ئەم چەند ساڵە پەکە لەوێنە بووە چی ئەچووە جێگاکەی احتیمالە گروپێکی تونڕەوی ئیسلامی ئەو جێگەیان بگرێتە ئێستا وەکو تۆرابۆرای پاکستان بیانوو نییە دەزانی بۆ بیانوە کاک زەردەشت ئەوانەی خەڵکی ئەوێندا تۆ دەتوانێت لەوان بپرسی من خەڵکی ڕانیم و نزیکم لەو شوێنە کەس بێتەوەم بیئەی قەندیل بیئەی ئەم ناوچێ بە هیچ شێوێ گونجاو نییە بۆ ئەوەی هێزێکی تیرۆریستی وەکو داعشی حتا ئەنسار و ئیسلامیش لێدات چونکە هیچ پێگە و هیچ چوزان پشتیوانیەکیان نییە ئەمانە تاوەکو بتوان لەوە خۆیان قایم بکەم بەڕێزم حتا لە ناوچەکەش ینی ئەمە بیانوو ئێستا شەڕی داعش کۆتایی هات ئەم ترسە لە ئارادا نەماوە ئەوەی کە گروپی تۆرۆریستی بچێت بۆ ئەوێ کاتی ئەوە نهاتوو ئەوێ چۆڵ بکە ئەم بیانۆ بلەسی تورکیاوەنەیە لە چیتریان ئەم ناوچەی بردومانکە شوێنی جەنابەت پرسیار ئەگەر پەکەکە ئەوێ چۆڵ بینوسە دواتر پەکەکە ئەوێ چۆڵ بکە پەکەکە سبینی تورکیا بۆ ڕازیە بێت تەنها ئەو کات مشکلی خۆیەتی لەگەڵ پەکەکە من پێ دەڵێم هەنێشت تورکیا ئەیگۆڕێتەوە بە شتێکیکە مەسەلەن ئێستا دەسەڵات یا بە تۆ ئەوەندەی کە دەشتێکی کرد مەترسیدارتر لەسەر خۆی لای بە کە ئەو کاتە لە ناوچوو تۆش لە ناوەبات ئەمە مێژووی تورکیا ئەمە مێژووی ئیسپاتی کرد کاتە بابەتەکە پەیوەندی بە پەکەوە بە هیچ شێوێ بەسەری کورد و داگیرکەرەکانی کاتی ئەو هاتووی ئێتراف لە سەد جەنابەت جوانت وت ئەبێت دەست بخەینە سەر بلینەکان بۆی نەخۆشیەکە بزانین بۆی چارەسەری بکەین دیفاع لە پارتی کادری پارتی بچکە باوەڕم بە پارتی هەیە بۆیە بەرگری لە پارتیەکەم و بۆیە تا ئەو لەحزەیە کە باوەڕم بە پارتیە پارتیم ئەگەر بینیم پارتی لەگەڵ نەزەکەی من نەگونجێ ڕێبا دوو پرسیار لە کاکە زەردەشت بکەم ئەگەر پارتی لەگەڵ نەهجەنەتەوەیەکەی منە خیانەت بکە من پارتی نابم کەواتە کە من یان پارتی نەتەوەیە بۆیە من نەتەوەی بۆیە من پارتیم لە کاکە زەردەشتە پرسم جەناب کە وتت ئێستا ڕاست بووە جەناب یەکێتی ئێوە حزبێکی سۆشیال دیموکراتن سۆشیال دیموکرات و نەتەوە زۆر باش کۆنابنەوە کەواتە کە جەنابەت تەمسیلی نەتەوایەتیەکەی
ئەمە لەگەڵ حزبەکە کە جەناب و ئەندامی لەوێ یەک ناگرێت وە خەڵکی نەتەوەی بەڕاستی زۆر بەجددی و زۆر برایانە عەرزت بکەم خەڵکی نەتەوەی نابێت لە ناو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانیە دوان 16 ئۆکتۆبر بمێنێتەوە چونکە خەڵکی نەتەوەی مەجبورە بە پاراستنی جا قوربان لێم بپرسە بۆ سیوێکی ئاب بۆی تەبڕێراتی لە بەڕێزەکانی یەکێتیش بپرسی بۆ 16 ئابڵانی تەبیراتی مافی کاکە زەردەشتە بڵێ سیوێکی ئابچی بۆکو من چۆن لێ پرسم بمبەخشێ ناکرێ خۆت بەنەتەوەی بزانی بەڵام لە 150یەکی خاکەکەت حزبەکەت دابێتی دەستی دوژمن و ئێوەشتی فعتان لێ نەکرد لەبەر هەمان هۆ کە لە کەرکووکە شەڕمان نەکرد پلانەکە زۆر گەورە بوو بۆ ئاگاداری جەنابەت ئێستەیەک ئیشارە بە بۆ مێژوو ئیشارەت بە هەڵوێستێکی شەریفانەی پەکەکە بم بڕیار بوو ئەو هێزەی کە پەلاماری کەرکووچیە ئەگەر ئێمە شەڕمان بکردایە شەڕی براکوژی لە نێوان ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانە دروستە بوو بڕیار وابوو ئەو هێرشە تازاخۆ بڕوا هێزێک لە مەخمور و گوێرە و پەلامارمان بە هێزێک لە دێگەڵەوە پەلامارمان بە هێزێکی ئێرانی عفوکەی حاجیۆمەران بوو پەلامارمان بە هێزێکی عێراقی لە شنگارە و پەلامارمان بۆ مێژوو هێزی لە دێگەڵەوە دەچوو حتمەن یەشەتیە بۆ ناوینەڵی هەر یەشەتیە باڵا خیانەت کارە کوردستان فرۆشەکە بۆ مێژوو ئێڵێم پەکەکە ڕێگەی نەیە لە شنگارە و پەلامارمان بدرێ و ئەمریکا ڕێگەی نەیە ئێرانیەکان لە حاجی ئۆمەرانەوە پەلامارمان بدرێ هەر بۆیە ئێمە ئەو ئامرە گەورەیەمان زۆر باشە زانکردنێک نییە بۆ ئەوەی چزانە بارزانانی ڕزگارکردنیە پەلامار نەدرای بەرزانی لە قەفەسانیە تا ڕزگار بێ بەرزانی پێشمەرگەیەکی عەزیمە لە پێنە 70 ساڵە لە پێناوی کوردستانە پێشمەرگەی لە کەرکوو شەڕ بکەن بەڕێزە قوربان شەڕی براکوژیمان توش ئەبوو هەر بۆیە ئەو هێزی کە لە دێگەڵەوە لە خوان باخەوە هات ئەو برادرانەی کە دەیان شەڕی دیکەی کردووە لە شەڕی براکوژی بەتەئکید هەر بۆیە ئەمەشی باکردبایە ئەو کاتە ئێران شتە دەخولیە کرد ئێمە بە تەنیا دیسانەوە ناچارە بوو داوا لە ناتۆ داوا شەڕێکی خوێناوی لە کوردستانە دروستە بوو کە دوور نەبوو وە بە ئێستەیشەوە بەرەو شەڕی جیهانی ئەم تەفسیر و ئەم چزانە وێناکردن و سیناریویانە دایکاگ وەڵام من حەز ناکەم کاک عیماد زەخر لە خۆی بکە غەدر لە خۆی بکە غەدر لە خۆی دەکات لە یعنی ئێمە ئەمڕۆ دیفاع لە پارتی بکەین یان دیفاع لە حیزبێکی بکەین من پێم وایە من پێشتریش پێشکەوتمتم ئێمە برینێکی قوڵ هەیە بەربار چارەسەریان برینەکەی ئەگەر ئەو شۆڕ بێتەوە بەناو پەیوەندی بەس شتا حیزبیەکان کارە حیزبیەکان لە پێش ڕاپەڕینەوە تا ئێستا من ئەتوانم بڵم پارتی دموکرات پشکی شێری بەرەکەی لە شتانە وایەوە نییە لە شەڕی ناوخوا لە پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتەکانە لەگەڵ ئێرانە لەگەڵ تورکیا ها ڕاستە ئێستا یەکێتی غەڵەتی هەیە بەڵام کە من کادری یەکێتی بم ئەبێ جەسارەتی ئەوم هەبێ بە سەرکرداری حیزبەکەم بڵێم ئەوەی تۆ غەڵەتە وانە ئایا کاک عیماد ئەتوانێت ئەو پرسیارە لە حیزبەکەی خۆی بکە ئایا ئەتوانی پێی بڵێت تۆ سیوێکی ئابوو ئەتوانی پێی بڵێت تۆ بۆ حیزبەکەی من ئێست پێشڕەوەیتی تووشیاکەی دێتێرە ئەتوانێت سە بە حیزبەکەی بڵێ ئەو کاکە ئەوە تا بەڵگا هەیە قایمقامی چۆم کوێ ئەوە لە پێش لەشکری تووشەوە ئەڕات شوێنەکانی پیشانیان ئەگەر بەڵێ و پێشڕەوی ئەوانە بێ جێشی تورکیا ئەتوانێت 27 کیلۆمەتر بێتە ناو هەرێمی کوردستان هەمووی پرسیاری معقوڵە ئەی باشە لە جیاتی ئەوە لە جیاتی ئەوەی پێشڕەوایەتی کە نابێ هەڵوێستی هەبێ بڵێ کاکە ئێمە سەروەریەکمان هەیە ئەمە خاکی هەرێمی کوردستانە با بەیانێ دەرکە باشە بۆ چوار جوندی تورکە کوژرێ لێرە تەعزیەنامەی بۆ نێرێ بەڵام بەدەیاها ئینسانی کوردە کوژرێ بۆ من نبینی هەڵوێستی حیزبەکەی و تەعزیەنامەیەک بنێرێ ینی من ئەم هەڵوێستانە نامێ بخۆمە ناوەکانی تۆ بکەم بە پرسیارێک لە سیوێشی ئاب پێش سیوێشی ئاب لە نامەکەی کاک مەسعود بارزانی بۆ سەدام حوسێن نامەکە وازەحە بە بیانوی ئەوەی کە وڵاتێک ئێرانە هاتووی عێراق سەروەری عێراق پێشێل بکە هاوکاری بەڕێش ئێستا بە هەمان شێوە وڵاتێک هەیە کە تورکیا هاتووە سەروەری خاچی عێراقی پێشێل کردو هاتوۆتە ناو وڵاتەکەمان بۆچی پارتی سەرۆکەکەی نامێشی وها بەس ناوی ئێرانەکەی لێ گۆڕێ ڕەوانەی بەغدا ناکە بۆ داوای هاوکاری بکە هاجار جەنابی کاک نەچیر جەنابی کاک مەسعود ئێستا دانیشتووە تەنیا سەرۆکی پارتیە و تەدەخولی کاری حکوومەت ناکە ئەوە کاری حکوومەتی هەرێمایەتیە کە لەگەڵ حکوومەتی فیدراڵ مرکز تەنسیق بکەوە جەنابی کاک نەچیر کە من هەر ئەمڕۆ لە خزمەتیا بووم چەند جارێک داوای کردووە لە عەبادی کە سنوورێک بۆ تەدەخولاتی تورکیا دابرێت عەفو بکەیت شەڕی ناوخۆ
پەیوەندی نێوان پارتی و ئێران، پارتی و عێراق، پارتی و تورکیا، پارتی هەڵبژێردراوی خەڵکی کوردستانە. چونکە ئەو پەیوەندی ئەو حیزبانەی کە لە حکوومەتە بەشدار بوون لەسەر بنچینەی حکوومەتایەتی دەتوانن پەیوەندی لەگەڵ هەموو دنیا دروست بکەن، بەڵام لەسەر بنچینەی حیزبایەتی ناتوانن پەیوەندی دروست بکەن، چونکە کە کاتێک پەیوەندیەکە دەبێتە پەیوەندی حیزب و دەوڵەتێکی بێگانە ئەو کاتە پەیوەندی وڵاتەکانی بەڕێزت تێدەگەم هەر پەیوەندێک کە پارتی دروستی کا پەیوەندیشی نەتەوەییە پەیوەندیەکی چوزان ڕسمیە و هەر پەیوەندیشی تر بۆ تەفسیرێک من واتێگەشت نازانم کاک زەردەشت تۆ دەڵێم پارتی لە دوای هەڵبژاردن کە شەرعیەتی گەلی کوردستانی بەدەستێناوە و حکوومەتی دروست کردووە و بەناوی ئەو حکوومەتە شەرعیەوە پارتی دروستی نکردو بەتەنیا بەڵێ ئاخرم پەیوەندیەکانی هەرێم هەمووی پارتی احتیکاریکە بڵێ من ناڵم پارتی هەمووی احتیکارەکە یان نایکا من ئەوەت عەرزەکەم ئەڵێم پارتی کە چۆتە هەڵبژاردن و حکوومەتی دروست کردووە ئەو حکوومەتە شەرعیەتی هەیە شەرعیەتی گەلی کوردی هەیە لەگەڵ هەموو دنیا تەعامل بکە لەگەڵ ئێران بیکا لەگەڵ تورکیا بیکا لەگەڵ ئەمریکا بیکا لەگەڵ هەر حکوومەتێک دەمێنێتەوە سەر ئەوەیە و عەرزم کردی جەنابی کاکنەچی چەند جارێک داوای لە عەبادی کردووە کە سنوورێک بۆ تورکەکان دابنێ. سێهەم سیوێکی ئاب ئێمە بۆ یەکەم جار لە مێژووە توانیمان عێراقیەکان توانیمان جەیشێک بکەینە جاش پارەی بێنێ بەبێ ئەوەی بستێک لە خاکی کوردستانی بدەینێ. بستێک چونکە مەسئلەی ئێمە مەسئلەی خاکە مەسئلەی گەلە مساوامە لەسەر ئەو دوان ناکەین بەڵام ئەگەر بتوانین کۆمەڵی جێش بەکاربێنین دەرەوەی ئێوەیە ئەگەر بتوانین لە دەرەوەی ئێوەیە ئەوەی کە لە سیوێکی ئاب ڕوویدا بە خیانەت ناوی برد قوربان ئاخر هێزەکان ئێستا بووە بە دوو بەشەوە بەشێکی سەر بە میحوەری ئێرانی و بەشێکی پێشمەرگەیە بیرتان نەچێت ئێستا تاکە هێزێک وەکو چۆن لە ڕیفراندۆمە بینیمان تاکە هێزێک بەڕوونی و زۆر شەفافانەوە یاری بە ژیانی خۆی کرد و بە ژیانی کورسیەکەی کرد و بە سەرۆکەکەی کرد لە پێناوی سەربەخۆی کوردستانە تەنها پارتی بوو هێزەکانی تر ئەگەر هات و هاوکاری ئەو 6,000 پاسدارە نەبوو بن کە هاتنە ناو کەرکووک و شەڕیانە کرد لانی کەم دۆستیان بوون بێدەنگ بوون لە ئاستیان زۆر باشە کاگەیە زەردەش دەکوتری لە ئێستادا تدخل ئیقلیمیەکان ینی بە شێوەیەکی زۆر بێ پێشینە ڕوودن لە هەرێمی کوردستان ڕاستە لە ڕابردوودا تدخل و دەسوەردان هەبوو بەڵام لە ئێستادا بەڕاستی هەموو سنوورێکیان بەزاندوو ینی ئەم تو بەڕێز ئەم تەتەوڕە چۆن دەبینین چۆن تەفسیری ئەم هەموو چوزان دەسوەردانانە دەکەی کە لە ئێستادا ڕوودەدەن لە ئێستادا بزات ینی لەسەر هەرێمی کوردستان کاک شۆڕژ ئەگەر من پێم وتی ئەگەر 100 ساڵ پێش سیاست بنەوەیەکی ئێستا بە جۆریی کا پێویستە بکەین یعنی وەگوتم هێزی کە هاتوتە ناو کە هێزی کە هاتت ناو سراعەکان زیاتر بێ یعنی کورد ئەگەر خاوەنی کرۆشی نەتەوەیی بەهێز بێ ئەتوانێت سیاست بکات لە ناو سراعانە ئەگەر نەیبوو ئەو کرۆکە نەتەوەیی نەبوو ئەو کاتە هەمیشا بێتە پاشکە و چاودێتە داگیرکەرانی کوردستان ئێمە هاوڕە باسی حکوومەتەکات ئێمە چه حکوومەتێکمان هەبوو شەرعیەتی چه حکوومەتێکمان هەبوو کاکە حکوومەتێکی فاشل وەرە لە ڕووی ئەمنیەوە تۆ سەدا نیوەی کوردستانی دەردەچوو من ئەوە ناڵێم بۆ هەر بە پارتی بۆ یەکێتی پارتی بۆ هەموو حیزبەکان ئەمە یەک ئەمە یەک ئەمە تۆ لە ڕووی اقتصادی خەڵکی تێکشکان خەڵکی ڕەزیل کرد گەیانتە ئەم ئاستی ئێرەك پێویست ناکەوە هەم خەڵکە زانێ پێویست ناکە قسەی لەسەر بکەین ئەوە تا عەبادی بە خێری خۆی ئەبێ ڕۆبعا مچووەکە بۆ ڕاستکاتەوە ئەمە یەک لە ئاستی پەیوەندی نێونەتەوەیە ئەمڕۆ لە ڕۆژاوای کوردستان دەواازەیە کرایەوە کە لەوێ دەسەڵاتێک ستاتوێکی سیاسی دروست بێت لە ڕۆژاوای کوردستان تۆ ئەمە دەسەڵاتی ئەمە هەڵوێستی نەتەوەیە تۆ بچ ڕێگەی سیمەکە بگرێ ڕێگەی شیر و دایبی و هی مناڵ دەرمان بگری لە خەڵک کاکە تۆ ئەگەر ڕاستەکەی تۆ سراع هەیە لەگەڵ پەکەکە و پێدا چەک مێڵە بڕوە بەڵام بۆ لەیانی دەرمان و خواردن و پێویستی خەڵکی سڤیل بچێتە ئەو دیو ئەمە لە ڕووی نەتەوەییەوە ینی ئێمە سیر بکەین بیریش نەچی هەر لەم هەرێمی کوردستانە هەر بە قەراری ئەو بەڕێزی کە پێ دوایە سنوورەکانی داخستووە بەڕووی ڕۆژ ئاوا بەسەدەها پێشمەرگە بەناو خاچی تورکیا بۆ یەکەمین جار بە ئاڵای کوردستانەوە لە مێژووی گەلی کوردەوە ینی چون بۆ خۆراوای کوردستان و بەرگریان کرد لە کۆبانی ینی تۆ ئەم شانازیش ببینە ینی هەڵوێستێکی جوان بوو من لاریم لەگەڵەوە نییە بەڵام ئەڵێ بە گوڵێک بەهار نایە پێویست ئەم هەڵوێستانە ئێمە بە قووەتیکە ئەم هەڵوێستش تەنها هەڵوێستی پارتی نەبوو یەکێتیشتیا بووە مەسەڵەن بۆ ئێمە ئەگەر سیر بکەین دەستگای تژە تیرۆریەکێتی کاک لە هەور دەورێکی ئەساسی بینی لەوە کاکە قەینا ئەو کاتە سەرۆکی هەرێم بڵێ کاک مەسعود ڕێگەی داو هەنێشتی کرا بەڵام کاکە ئەمە تەنها سی پارتی نییە بەڵام ئەمڕۆ دەواازگەی سمێل کاکە گیراوە بە تەواوی لەژە دەستی پارتیایە یعنی ئێمە باسی ساڵی 90 دەکات با ئێمە ڕۆنەسی بەناو برینە قوڵان جات ئمە پێویستمە بە چارەسەر هەیە ئەگەر ئەوە سیر بکەیت
لەناو هەولێرە بارگای پەکەکەی تیاو ئەوانە کاری ڕۆژنامەگەری و هەنێش برینای تیاو لە خەستەخانە نزیکی 80 کەس لێو کوژرا ئێسش کەس نازانێت جەنازەکانی شوێ کاک عیماتۆ کەسێکی کورد ئەتوانی مەقبەری ئەوانە پیشانی ئەو خەڵکە بێ ئێسش خەڵکەکەیە بە دوای جەنازەی کوڕکچەکەی ئەگەر خاینەکان پیشانیان بەنەوەی بە کوشتیان داون قوربان ڕێگەم بە لاهور لە لاردنی هێزا بۆ بین چه دەورێکی هەبوو بۆ کۆبانێ قوربان ئێوە تاکەی لە دنیای خەون و خەیاڵات و شیعارات هاژن چه دەورێکی هەبوو هێزەکانی پێ دەپرسیار چه دەورێکی هەبوو لە ناردنی قوربان خۆ لەسەر تەلەڤیزیۆنە هێزی وەزارەتی پێشمەرگەیە جەنابی سەرۆک بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە بە ئەمری جەنابیان بە پەیوەندی ئەو لەگەڵ ئەمریکەکان ڕێکخرا بە تەلەڤیزیۆن ڕۆیشتن بینینمان خەڵکی کوردستان استقبالیکردن لە ئەفۆمکەی کاکە زەردەشت اتهاماتی زۆر کەمماوە کاتم کەمەوە بە پرسیاریشم زۆر ماوەی ڕاستی بێ پارتیەکان هەمیشە ئاوا مەزڵوبین ئەوکو چۆن ئێستا ئەجا هیوادارم سەیری بەرنامەکە بکەوەوە مەشم موقیفێکۆ بەڕاستی بۆ حەزب ئیحرازی بکەم تا زۆمتان لێ نانە فەقیرنی لێوە کاگێ زەردەش دەگوترێ ئەم جموزۆڵێکی ئێستا لەسەر ئاستی وڵاتانی ئیقلیمی دەستی پێکردووە لە ڕاستی لە دوای ڕێفراندۆمەکەەوە دەستی پێکرد لە دوای ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستانەوەی تر ئەم وڵاتانە بەڕێهاریانداوە بە هەر شێوەیەک بووە هەرێمی کوردستان جارێکی کاپ لەو تەمەڕود و یاخیبوونەی کە هەیبوو لە بەغدا تر جودان کۆدایی پێپێنن و ئەم جموزۆڵانەش بۆ ئەوەیە کە بە شێوەیەک بۆ ئەم هەرێمە بگەڕێنەوە بۆ باوەشی بەرتە بۆ هیچ شتێکی تر نییە بابەتەکە پەیوەندی بە داگیرکردنی هەرێمی کوردستانەوە نیە لەلایەن وڵاتانی وەکو تورکیا و ئێرانەوە ئەوەندەی گەڕانەوەی هەرێمی کوردستانە بە ناچاری بۆ شوێ بۆ بەغدا هیچی تر نییە بەڕێز لەبارەوە دەڵێت ئێمە دوای ئەو گۆڕانکاریانە هەمیشە چۆن بڵین خەڵکیکە ئیتیهامەکەین بۆ نمونە ئێمە ئەمریکامان ئیتیهام کرد بەوەی کە ئەمریکا خیانەت لێکرد کاکە ئەمریکا خیانەت لە ئێمە نەکرد من بۆچی قسەیەکە مود لە سەرای بەرنامەکە وتم پێویستە ئێمە وەک 100 ساڵی ڕابردوو سیاست نەکەین جارێت لە کۆی ناکۆشیەکانی ناوچەکە کورد بتوانێت دەستگای لۆکۆڵینەوەی استراتیژی خۆی هەبێ خەڵکی کادری باش پەروەردەکە سیاسەتێکی باش بکە بتوانین ئیسفادە لەو ناکۆچیانە بکەین کە لە ناوچەکە هەیە باشە کۆمەڵگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکاوتی ئەو نامەی کە ناردی بۆ ئەو نامەیان ئاشکرا نەکرد بۆ ڕایگشتی سەرۆکاتی هەرێم یعنی بۆ نەیوت کاکە ئەو داوای کرد 2 ساڵ ئەم ڕیفراندۆمە دواخرێ کۆمەڵێ مەرجیدانا هەمووی مەرجی حیاتی و مەرجی ئاڵتونی بوو بۆ کورد بۆ ئەو مەرجانە جێبەجێ نەکراوە بۆ سووربوون لەسەر ڕیفراندۆم ڕیفراندۆمیش ئەوە نەتیجەکەی بوو کە بینیمان چه باجەکەیدا خەڵکی کوردستان دای بەڵام سوودەکانی چوە جیفانەوەی دژی ڕیفراندۆم بەڵام معادلەیە چۆن کەس لەگەڵ کەس دژی ڕیفراندۆم نیە ئێستا من هەڵبژاردن من خۆم یەکێک ملوانی کە دەنگمدا بە ڕیفراندۆم دەنگمدا بەسەر بەخۆی بەڵام ئایا ئێمە لەو ڕیفراندۆمە خۆ قرار بەدەست من نەبووە کاکە قرار بەدەست سەرۆکی هەرێم بۆ بەدەستێ یەک کاک مەسعود بەرزانی باش ئێمە لەو ڕیفراندۆمە زەرماکەیان قازازمان کرد ئایا وردەکاری ئەو ڕێفراندۆمە کە کرا بۆ هەموو خەڵکی کوردستان ڕوون کرات و خەڵکی کوردستان دەنگێدا بۆ ڕێفراندۆمە نەخێر ئەو کاتە هەموو خەڵک دەنگیانەدا کاکە بەپی ئەو نامەیە کە نێراوە با ئەو فرسەتانە بۆ کوردستان دروست بووە ئەو وعدانەی کە دراوە لەلای کۆمەڵگای نێودەوڵەتی ئەمریکا با ئەو وعدانە جێبەجێ بکرێ ئەمریکا پێت ئەڵێ تۆ ئەوەی کە هاتە ئێستا لە دەستی ئێران پێ دەڵێ لە دەستی زۆر باشە کاک دەگوترێ لە ئێستادا دەبێت لەوە بترسی کە ئەو تەفاهمە کە لە نێوان تورکیا و ئێران و هەروەها عێراق و ڕووسیاش هاتوتە ناو معادلەکە هەیە دەبێت لەوە بترسین کە سەر بچێشێ بۆ دووبارەکردنەوەی ئەوەی کە لە 74 و 75 ڕوویدا لە جەزائیر یعنی دەبێت لەوە بترسین کە ڕێککەوتنیشی دیکەی جەزائیر ینی ڕەنگە ڕوو بداتەوە ئەگەر خۆمان زۆر ینی دەرگ بە و گۆڕانکاری و بە و تەتەوەڕە سیاسیانە نەکەین کە لەسەر ئاستی ناوچەکە و هەرێمی کوردستان ڕوودان بەڕێز لەبارەوە دەڵێت ناڵێن پارتی هەمیشە مەزلومە هەموو بۆچوونەکانتان سەتەها پرسیاری خۆقان ناچارم ئەو قسە لە شوێوە دێ بەڕاستی بمبەخشە مەزلومی باس لە نەتەوەگەرایەت یەکەین کە چی دژی سەربەخۆی کوردستان و ڕیفراندۆمین لەلایەکی تر جەنابی دەنگی داوە بە ڕیفراندۆم بە بەڵێ ئەم معادلاتانە ئەوها حەل ناکرێ ئێمە کار لەسەرمان بریتە لە چەسانەوەی نەتەوەی پێویستە کاردانەوەمان خەباتی نەتەوەیمان بێ خەباتی نەتەوەی بە تێکەڵبوونمان لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ هیچ هێزێکی داگیرکردنی خۆتان و دەستکەن ئەو پەیوەندی هەت کە هەتانە لەگەڵ تورکیا کۆتایی پێبێنن اقتصادیمان لەگەڵ تورکیا سیاسی و عسکەریشە دیارە هیچ سیاسی و عسکەریەکمان نییە
هیچ سیاسی و ئەگەر سیاسی و ئەسکەریمان بوو بواە لە عفرین وەکو چۆن دەرمان و پێداویستیمان یەکەم دەستگای خوێرخوا لە هەموو جیهانە خواردن و پێداویستی ناردە عفرین دەستگای خوێرخوای بەرزانی بوو بەڵام پەکەکە ئیدعایەوەیە کە 40,000 چەکداری خۆتەقێنەرەوەی لە ناو تورکیا هەیە بەڵام یەک پشیلەی نەجوڵا و یەک کەسیان یەک حرەکەیان لە کوردستانی باکوورا نەکرد بێدەنگ لی دانیشت تاوەکو عفرین کۆتایی پێ بێ و ئەو هەموو ئاوارە و شەهید و بەدبەختێ بەسەر خەڵکی عفرین زۆر باشە دواقسەی من ئەوەیە کە ئێمە بە چاوکراوەی سەیری شتەکان بکەین و با لە ڕوانگەیەکی حیزبیەوە سەیری مەسەلەکان نەکەین وە گوتم برینەکان زۆر قوڵە پێویستی بە چارەسەر هەیە ئەگەر ئێمە لە ڕوانگەی بەرژەوەندی حیزبیەوە سەیری بکەین ئێمە ناگەین نەتیجە و بۆ ئێمە ئێستا یەکێتی نەتەوەیی دەرمانە مەڵهەمی برینەکانە و پێویستە ئێمە یەکێتی نەتەوەی بەزوترین کات دروست بێ استراتیزیێکی نەتەوەی دروست بێ خطابێکی نەتەوەی دروست بێ حتا ئەگەر ئیمکان هەبێ لەشکرێکی نەتەوەیش دروست بێ ئەو کاتە ئێمە ئەتوانین شتێکمان زۆر باشە زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاگە زەردەش جەلال چاودێری سیاسی هەروها زۆر بەڕێز کاک عینی عەدنانی کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس دەکەم بەڕێز سپاس بۆ هێشبینەرانی بەڕێز خواتان لەگەڵ